سەرەتای هاوین بوو دەستمان بە تۆمارکردنی وێنەی ئەم راپۆرتە کرد. جوتیارانی بانی خێڵان گۆلی مەرزەیان دەبڕێ و تۆیان دەکرد. ئەو کات پێیان وتین ئێستا دەست پێ دەکەین و مانگی درەو دەکەین. مەرەزە و چاندنی برنجی کوردی لە گوندی بانی خێڵان هەڵبەتە مەرەزە بە کوردیەکەی چەڵتووک یەکێکە لە دانەوێڵە هاوینەکان کە لە کۆتایی مانگی ئایار و سەرەتای مانگی حوزێران ئەتوانم بڵێن بەدەقی لە ناوەڕاستی مانگی حوزێران دەست پێ دەکاوە لە کۆتایی تشرینی یەکەمە ئەڕنێتەوە. ئێستا مانگی دێ و وەرزی درەوکردنی مەرەزەیە. بەشی دووەم و کۆتایی راپۆرتەکە تۆمار دەکەین. لەگەڵ ئێمە بن بزانن جوتیارەکان لەبارەی پرۆسەی درەوچنینەوەی بەرەمەکانیان چی دەڵێن. خەڵکی درونەی مەرەزەین و لەخوا بەجایە چەڵتوەکەی باشە و خراو نییە ئیمسان بەڵێ کەممان کردووە لەبەر کێشەی بێ ئاوی نیوەمان کردی بۆ منە هەفتا فەلاحین 35 کردی 35 ماوە مەرەزەکەمان کەمە بەس باشە لەخوا بەجایە چەڵتوکێکی ڕەقەمیەکی چاکە و لە قەزێ ڕەنگە برنجێکی کەوەی جوانی هەیە و تامی خۆشە و تام و توێژی خۆی هەیە و ئەمان. جوتیارەکانی بانی خێڵان دەڵێن بەرەمێنانی چەڵتوک لە بانی خێڵان کلاسیکە. جوتیارەکان ناتوانن بە شێوەی نوێ و سەردەمیانە بەرەمێنان بکەن. پێیان باشە بۆ ئەوەی بەرەمەکانیان زیاد بێت دەواازەیەکیان بۆ بکرێتەوە بە ڕووی تەکنەلۆجیا و زانیاری نوێ بۆ ئەوەی ڕێژەی بەرهەمی پێ زیاد بکەن. ڕێبین محەممەد شارپرێز گوندی بانی خێڵان.